عزیزان و خۆشەویستانی ئێمە سڵاوێکی گەرمتان لێبێت ئەم کاتتان باش بێت بێگومان لە سەرانسەری گیان و لە هەرێمی کوردستانیش 27 دوانزەی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی گیانی پەتاوەرزیەکان بەجێی خۆشحاڵیەوە هەرێمی کوردستانیش بێبەش نییە لە کوی ئەو چالاکیانی کە بۆ هۆشیارکردنەوەی زیاتری تاکەکانی نێو کۆمەڵگا بۆ ئەوەی زیاتر ئاگایان لە باری تەندروستی خۆیان بێت زیاتر هۆشیاری وەرگرن لەسەر پەتاوەرزیەکان بۆ ئەمە بەسا کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئیڤێنتێکیان ڕێکخستووە بە هەماهەنگی لەگەڵ تەواوی خوێندکارانی بەشە پزیشکیەکانی زانکۆی سلێمانی و لە هەمان کاتا خوێندکارانی با بڵێن کۆلێژی تەکنیکی کوردستان و پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشدارن لەم ئیڤێنتەیە سۆ باسی زیاترەکەم لەسەر تەواوی چالاکیەکان ئەشمەلای زۆر بەڕێز کاک شارۆ شیروان بەڕێزیان کارمەندن لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان کاک شارۆ سپاس بۆ ئامادەبوون سڵاوت لەبێ هەربالەوە دەست پێ بکەم چۆن بوو بیرسان کردەوە ئیڤێنتێکی لەم شێوەیە لەم ڕۆژە گیانیە زیاتر ساز بکەن زۆر بەخێر بێن بۆ بۆنەی کامڕۆ لە جیهانە ڕۆژی ڕوبەڕەبوونەوەی پەتا جیهانیەکانە کام ڕۆژە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە دیاری کراوە دانی پیانراوە وەکو ڕۆژێک بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکان بەم بەستەژە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەڵسان بەڕێخستنی ئەم چالایکە لە ماسی مۆڵی سلێمانی کە سەرەتا شوێنەکە بۆ دیاریکراوە لە بەری شوێنێکی گشتیە هەموو هاوڵات تێگەتوانێت سەردانیکە مەبەستەکە لەوەیە کە هۆشاری بدرێ بە هاوڵاتیان کە چۆن ڕوبەڕووبوونی پەتا جیهانیەکان ببنەوە چۆن خۆیان ئامادەکەن بۆ پەتاوەرزیەکانیش هەروەها کۆمەڵێک پشکنینی سەرەتایی لێرە بۆ هاوڵاتیانەکرێ ئەم چالێکەمان بە هەماهەنگی زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و پەیمانگەی تەکنیکی سلێمانی ڕێخستووە کە ئەویش تەنها لەگەڵ خوێندکارانی کۆلێژە پزیشکیەکانە بۆی کە بتوانن چالاکیەکانی خۆیان تیا پێشکەش بکەن و ببێتە دەرفەتێک بۆ هاوڵاتیانەش کە بتوانن کۆمەڵێک پشکنینی سەرەتایی لێرە بکەن و بتوانن هۆشاری ئەو وەرگرن چۆن ڕوبەڕووی پەتا جیهانیەکان و پەتاوەرزیەکان ببنەوە چۆن بیرتان کردەوە ئەم جێگەیە هەڵبژێرن مۆڵێک هەڵبژێرن بۆ ئەنجامدانی ئەم ئیڤێنتە ئەمە بەستەکە لەوەیە کە لێرە شوێنێکی گشتیە بۆ هەموو هاوڵاتیان هەمووان دەتوانن سەردانی بکەن لێرە و بەگشتی لە ڕۆژێکی وکو ئەمڕۆیەکە ڕۆژی پشووە لە کوردستانە ئەتوانن هاوڵاتیان بێنە دەرەوە بۆ ئەوەی کە هەم بازارێکەکان هەمیان جێوێگە گۆڕن و لێرە دەتوانن پشکنینێک بۆ خۆیان بکەن و چالاکیێک بەم شەورە ببینن خۆش بێ پشکنینەکان بێ بەرامبەر بۆ تەواوی هاوڵاتیان بتوانن لەم ڕۆیە زیاتر ئەنجامی بەن و پشکنینان بەڵێ بە دڵنیاییەوە پشکنینەکان بێ بەرامبەرە پشکنینەکان سەرەتایین وەکو پشکنینی چاویتە پشکنینی خوێنیتە پشکنینی شەکریتە و پشکنانی کێکس پشکنینی سەرەتایین بۆ ڕۆژانی هاوڵاتیان پێویستە پشکنینەکان دەتوانن ببینن خۆتان هەموو بێ بەرامبەرە و هاوڵاتیان دەتوانن تاقی بکەنەوە و تا تەجروبەش لەوە وەرگرن کە چۆن کۆمەڵێک فلێکسمان هەیە کە توانن خۆتان پیشانی دڵنیان بینەرانیە چۆن بتوانن ئەو پەتایانە ڕوبەڕووی بنەوە بخۆیان چۆن پارێزن سپاس بەجێی خۆشحاڵیەوە وەکو میوانەکەم لەم بەشی پرۆگرام ئاماژی بەوە کرد بەشە پزیشکیەکانی زانکۆی سلێمانی و هەم زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشداریان کردووە جا ئێستا ئەچینە لای بەشێکی زۆر لەو هەم هاوڵاتیانە هەم ئەو خوێندکارانی کە لێرە بەشداریان کردووە بابزانین چۆن ئەم ئیڤێنتە بینن ئەچینە لای ئەم بەڕێزە دایگیان سڵاوت لەبێ سڵاو لە تۆش بە قوربان پشکنینی چی ئەنجامێ وەڵا زەختمەگرن زەخت بەرزە نزمە چۆنە وەڵای نازانم جارێ باشە پێشتر یعنی مەبەستمەوەی پشکنینی زەختم نەکرد نییە هەر خۆم ئەڵم بە هەر بیا بێ زۆر باشە تا چەندە پێت باشە هاوڵاتیان ئەم پشکنینانە ئەنجام بن هەموو وەختی ئەنجامی بین هەموو وەختێ خاصە نەتەمەنی ئێمەیە ئەبێ هەموو وەختی ئەو شتانە فەحسی خوێن ئەم شایی شەکرا هیچ زەخت هەمووی ئەگەداری خواردنەکانیشمان ئەلە وڵاوی ئاگادار ئەلە وڵا من زۆر کۆنتۆڵی شەکرم گرتۆ خۆم ئیتم زانە ئەموم ئاگادار بووم ئەلە وڵا هەمیشە لەش ساغ بیت هەمیشە تەندروست باش بیت سپاس بۆ بەڕێزت بێگومان وەکوی هاوڵاتیان ئاماژە بۆکەن ئەنجامدانی ئەم جۆرە پشکنینانە زیاتر هۆشیاری پێدانی تەواوی تاکەکانە بۆی هەم تەندروستێکی زۆر باشیان هەبێت و ناوبەناویش ئەم جۆرە پشکنینانە ئەنجامن جا ئێستا ئەچینە لای ئەم بەڕێزانە سڵاوتان لەبێ پێم بڵێ ئێوە وەکو کێوە بەشداریتان کردووە و ئەم پشکنینە باز لە چیەکە ئێمە وەکو بەشی بەهۆشکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشداریمان کردووە ئەم بووکەڵەی لێرەدامان ناوە ئەمانەوێ مەسەلەن ئەوانی کە سەردانمانەکەن فێریان بکەین کە ئەگەر یەکێکیان لە ماڵەوە تووشی جەڵدەی دڵە بێ یان بە سوتفا بێهۆشە بەهۆی وەستانی دڵیەوە لێرە ئێمە مەسەلەن پرۆسیجەرێکیان بۆکەین فێریانەکەین کە چۆن یارمەتی ئەو
نەخۆشە بن هەتاوەکو ئەمبۆڵانس ئەگادیان ئەیگەن لە جێگەی مەبەست. توانی ئەم پشکنینە ئاو بۆ ئێمە بۆ کامێرەشی زیاتر بخەیتە ڕوو لەگەڵ هاوڕێکانمان بیکەین ئێمە ئەوڵ مەسەلەن نەخۆشەکە بێهۆشە سەرەتا چیەکەین چێکی لەیانی دڵ یەکەینەوانێتتر پێی دڵی و هەناسەدانیم 10 ثانیە 2 پەنجەمان لێرە ڕائەگرین و دەستیشمان ئەلێرە ئەلێرە ئەبێ هەست بە لەیانی دڵی بکەین و لێرەشکە مەسەلەن کە سنگی بەرزە بێتوانێت بۆ هەناسەدان ئەگەر ئەوە نەبێ دەستەکەین بە پرۆسیجەرەکەمان طبعاً ئەمە لێرە ئەم کلێنسەماندانەوە بۆ ئەوەیە کە پەتایەکی هەبێ خۆمان پارێزین پرۆسیجەرێکی کە ئەیکەین CPR بەم شێوەیە دەستمان لە منتیقی ئێرە خوارەوەی سەیەکی سنگی ڕائەگرین بەم شێوەیە 30 دانە لە ماوەی 1 ثانیە ئەبێ 2 جار بەم شێوەیە پرێژەر بکەین 30 دانە لێرە بەردەوامە بین و 2 هەناسە ئەین بە نەخۆشەکە بەم شێوەیە سایکڵەکەمان بەردەوامە بێ هەتاوەکو ئەمبۆڵانس ئەگات یان نەخۆشەکە گەین لە جێگەی مەبەست. خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنتان بۆ هیوایی زۆرترین زانیاری و هۆشیاری پێیان ببەخشن بە تەواوی ئەو کەسانی کە سەردانی ئەم ئیڤێنتاکەن جا ئێستا گەر هاوکارم لەگەڵم بێت با بچینە لای بەشێکی زۆر لەو پۆستەرانی کە لێرە ئامادە کراوە بۆ تەواوی چین و توێژە جیاوازەکان کە سەردانی ئێرەکەن سڵاوتان لێبێت سڵاو لە تۆش حاجی وەکو هاوڵاتیەک سەردانی ئێرەت بەڵێ ئەم ئیڤێنتە و پێچۆنە سەرەتا سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان و زۆر سپاسی کۆمەڵی خوێندکاران ئەەکەین کە ئیشێکی ئاوا جوانیان کردووە ڕاستیات تا ینی هەتا سبەینی ئەم کاتانە لێرە من تۆ بۆسی وەستی هێمیشەکەین من ناتوانم بڵێم حەقی خۆیمان پێیاوە هەر ئێستا نزیکی چارەکە پێشێستا فەحسێکم کرد لێرە من بەوەوە ئاوا گەڕام هەموو شتەکانیان سەیرەکەم ئافرەتێکی لێبوو فەحسی شەکری کرد 400 دەرچوو خەریک و بورێتەوە وتی من یعنی شەکرەمە یعنی لێرە کەسێک ئەتوانێت خۆی دیاریکە شەکرەی هەیەی یعنی پێشتر ئاگای لە خۆی نەبوو ئەم کەسە ئەوەشی لێرە بەشدارە تاوان هەمووی هاوڵاتی سڤیلە زۆر شتێکی جوانیان کردووە زۆر سوپاسیان نەکەین منەوە خۆم هەموو فەحسەکانم کردووە لێرە سپاس بەخوا ئەوانەی من زۆر باشوە بەڵام چەند حاڵەتێک لێرە کە لەگەڵ هاوڕەکانمان سێرمان کردووە شتێکی زۆر پێویستە بۆ کۆمەڵگا لە ساڵێکا پێویستە 2-3 جار ئەم لەم شتانە ینی ڕێک بکرێت زۆر سپاس بۆ بەشداریکردنت بۆ هیوایی کە گەنجەکانیشمان بتوانن ئەو جۆرە پشکنینانە ئەنجام بن لە بەرەوەی لە ئێستایا ڕەنگە ڕێژێکی زۆر لە بەرزی پستانی خوێن یاخود با بڵێن پشکنینی شەکرە و تەواوی پشکنینەکانی تر بۆ تەواوی جەستەمان گرنگە ئێمە گرنگە ناو بەناو یاخود بە 6 مانگ جارێک وەکەوەی کە پزیشکانی پسپۆڕ ئاماژەی پێکەن بتوانین ئەو پشکنینانە ڕەچاو بکەین و زیاتر ئەنجامی بین جا ئێستا بەشێک لەم خوێنکارە خۆشەویستانە دیارە ڕوونکردنەوەی تەواو لەسەر ئەو پۆستەرانە ئەیان کە باسی بابەتە پەتایەکان یاخود پەتاوەرزیەکانەکە با بچینە لای بەڕێزێکیان سڵاو باشی هەواڵە چۆنە؟ پێم بڵێ ئەم پۆستەرە باس لە چیە؟ خۆی پۆستەرەکە بە شێوەی گشتی بۆی بە خەڵک بە گشتی تێبگا لەسەر پۆستەرەکە هەموو شتێکماندانەوە خۆمان شەر هەکەین باشتر چونکە ئێمە بە شێوەی گشتی باسی ئەوە ئەکەین کە خەڵک بۆ نمونە خەڵک ئەچێ بۆ دەرمانخانەیەک خەڵک ئەچێ بۆ دەرمانخانەیە لە خۆیەوە دەرمانێک ئەخوا بێویزانێ ئەو دەرمانە بۆچی شتێکە ئەچێ بۆ سەیدەلی ئەڵێ ئەو شتانەم هەیە و لە سەیدەلەکەش لەوانەیە بۆ ئەوی پارە قازانچکە ئەمە بە هەموو کەسێ ناڵم جیاوازە بۆ کەسێک دەرمانێکی بۆ ئەنووسێ بێ ئەوەی بزانێ ئەو دەرمانە بۆچی شتێک بەکاریە بۆیە کاتێک ئێمە ئەچین بۆ سەیدەلی پێشەوە باشتر سەردانی دکتۆرکەین بزانین ئەو نەخۆشی هەمانە بەکتریایە یاخود ڤایرۆسە ئەم پۆستەرە گزارشە لەو بابەتە؟ گزارش ئەکا لەسەر ئەو بابەتە بزەبت بە تایبەتی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەتایە زۆربەی کاتەکان بەهۆی ڤایرۆسەوە پێابێ باسێکی گشتی ئەومان کردووە باسی ئەو دەرمانەمان کردووە کە توانین بەکاری بینەوەکو ئۆژیل تامیڤیر کە تامی فلو پێ ئەڵێن ئەوشی پێ ئەڵێن کە بۆ دژە ڤایرۆس ئیش ئەکاگەرەوە نەخۆشەکەمان ڤایرۆس بێ باشترە بە ئیزنی دکتۆر بیخۆین دژە بەکتریامان هەیە کە ئەوە بۆ بەکتریا بەکارێت و هەنێ دەرمانمانەیە کە ئەتوانین بێ ئەوەی گۆڕم بەلای دکتۆرش بیخۆین بە ڕێژەیەکی دیاریکراوە کە 1200 میلیگرام ئەتوانین بەکاری بێنین کەەوەش پاراسیتامۆڵە پاراسۆڵی پێڵن ئانادۆڵی پێڵن یاخود ئیبرۆفین بۆیە من پێدان ئەڵم کاتێ ئەچن بۆ لای سەیدەلیە تکایە لە خۆتانە ئەوە مەخۆن یان نەچن دژە بەکتریایە خۆن بێ وزان چیتانە تا ڕەچاوی ئەوە بکەین کە پزیشکانی پسپۆڕ زیاتر پێمان ئەڵێن پێمان بڵێ ئێوە وەکو خوێندکاران کوێ بەژاریتان؟ ئێمە خوێندکارەکانی دەرمانسازین بۆ لە زانکۆی سلێمانیە
سپاس بۆ ڕوونکردنەوەکەت سپاس بۆ بەشداریکردنت بێگومان خۆشحاڵترین بێگومان تەواوی خوێندکاران زانیاری باش ئەبەخشن بە تەواوی ئەو کەسانی کە لێرە ئامادەن ئەگەر هاوکارم لەگەڵم بێت با بچینە لای بەشێکی تر لەو ستاندانەی کە چەند پشکنی ئەگەر هاوکارم بیت سپاس دەکەم بەشێکی تر لەو پشکنینانی کە لێرە ئەنجامەدرێت بەجێ خۆشحاڵیەوە ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی خۆشەویست سەردانی ئێرەیان کردووە بۆ ئەوەی بەشدار بن لەو پشکنینانی کە پێویستەکە سلااوتان لێبێ دەم کاتتان باش بێت کە قسەمان بۆکە سلااو بەڕێز باشی پێمان بڵێ ئێوە وەکو کێو بەشداریتان کردووە و پشکنینەکەشتان چییە؟ ئێمە وەکو کۆلێژی پەرستاری زانکۆی سلێمانی بەشداریمان کردووە وەک ئەمڕۆ دیاری کراوە لەلایەن نەتەوەیەکگرتوەکانەوە ساڵ ڕۆژی بەرەنگابوونەوەی پەتای وەرزیە ئێمەش بە چەند چالاکیەک بە یارمەتی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە دروستکردنی پۆستەر و ڕێنماییەکان بە دروستکردنی چەند پۆستەر و ڕێنماییەک وە پشکنینی بێ بەرامبەر لەلایەن کۆلێژە پزیشکی و زانستیەکان ئێمە کۆلێژی پەرستاری هەڵسانی بە ئەنجامدانی پشکنینەکان بە تۆزێک بە ئەمەلی ئیشەکەش بکەین چی و چییە؟ ئێمە لێرەدا وەک کۆلێژی پەرستاری پشکنینی زەخت دەگەین پاستان باشە و هاوڕێیانمان لە کۆلێژەکانی تریش پشکنینی فەحسی شەکراکەن و پشکنینی داندان بۆکەن و لێرەش کۆلێژی دەرمانسازی هەڵساوە بە بڵاوکردنەوەی چەند ڕێنماییەک بەو دەرمانانی کە بەسوودە بۆ پەتای وەرزی و هاوڕێیانیشمان هەر لە کۆلێژی پەرستاری بەرامبەر خۆمان ئەوانیش شەرحکردنی پۆستەرەکانە کە چۆن خۆمان پارێزین لە پەتای وەرزی بە ڕێگەی کوتان واتە ڤاکسین وەرگرتن کە پێویستە لە سەرەتای وەرزە وەربگیرێت و بدرێت لەلایەن ڕەچەتەی دکتۆر بە یاخود دەرمانخانەکانەوە بێت کە ئەو ژوا لەگەڵ لەشت بەرگریەکیە بێت بۆ پەتای وەرزی سەرکەوتوو. سپاس بۆ بەشداریکردنت دەستەکانە خۆش بێت بەشێکی تر لەم هاوڵاتیانەش لێرەن و جگە لەوەش خوێندکاران بەردەوام پشکنین بۆ تەواوی ئەو کەساناکەن کە سەردانی ئێراکەن و ڕێنمایی تەواو ئەبەخشن بۆ کەسانی کە تووشی پەتای وەرزی بوون. ببوورە قسەشەکەن سلااوت سلااوجانەکەم باشی پێم بڵێ چۆن بۆ بیرت کردەوە بەشداری ئەم ئیڤێنتە بکەین؟ وەڵا بینیم ئەو بەڕێزە وتی پرسیاری کردوتی ئاساییە بیت سێری دانتکەین وتم خەیچێکە منیژەوە باشتر توی بۆ کام ستاندا ئەمە پشکنینی چییە؟ هیدانی عامە دانە باش بوو؟ وڵا باش بوو خۆی گرنگی بەدانی ئەیات تەنها ئەوە هەبێ هەندێک کلسی کەمی هەیە لە هەندێکدانە لە بەشەکانی ئەنتیریەری هەندێک کلسی هەیە لەسەر و خوارەوە بەڵام ئەیشەر بە دامپاکردنەوەیەک لا ئەچێت و هەند دکتۆریش تەمان خۆی باشتر زانێت لە ئێمە و لە هەمان کاتیشا خۆی گرنگی پێ ئەیە ڕۆژی دوو جار ئەیشوار بەڵکو جاری واشێ عسرانی شێشوە بۆیە بەشەی گشتی زۆر باشە. پێم بڵێ بەڕێزت تا چەند گرنگی بە پاکڕاگرتنی دەم و ددانە؟ زۆر هەر زۆر کە پزیشکانی خود تەواوی خوێندکاران ئەم بەشە تەواو ئەکەن ئەڵێ پەتی ددان زیاتر بەکاربێنرێت لە دوای ژەمەکانیان هەندێک ڕێنمایی تر ئەبەخشن تا چەند پەیڕەویەکەی؟ وەڵا زۆر حەزەکەم دەمودان پاک بێ هەر دایمەن ئێستا کەوتی شیرنی ئەخۆی وتم یەکسەرە چمەی شۆم ئەرە وەڵا دەستان خۆش بێت سپاس بۆ بەشداریکردنتان بگومان ئەوەی کە هەیە تەواوی ئەم ئیڤێنتە دووبارەی ئەەکەینەوە بەشە پزیشکیەکانی زانکۆی سلێمانی و خوێندکارانی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی و پەیمانگەی تەکنیکی سلێمانی لەم ڕۆژە جیانەیە بەشداریان کردەوە و چەندین ڕێنمایی و هۆشیاری گرنگ ئەبەخشن بە تەواوی ئەو کەسانی کە سەردان ئەکەن بۆ ئەوەی کە هەمووان بتوانین زیاتر تەندروستیمان با بڵێن ئاگامان لە تەندروستی خۆمان بێت ئەو پشکنینە سەرەتایانەش کە پێویستە بە 6 مانگجارێک توانین ئەنجامی بین تاوەکو هەمووان ساغ و سەلامەت بن. ئێوەش هەمیشە تەندروست باش بن.